یەکتر لە ئەوەی کە لە جژنا پێویستە پێداچوونەوە بە هەڵەکانمان نابکەین بەڕێزان مراجعەیەکی خۆمان بکەینەوە خۆی ئێمە نابێ بەس لە جژ نابێ ئێمە لانی دەرونیەوە دەروونزانەکان پێمان ئەڵێن ئەڵێ پێویستە هەموو شەوێ پێش خەوتن مراجعەیەکی خۆ بکەیتەوە ئەو ڕۆژە چیت کردووە چیت نەکردووە پلانت چی بوو من ئەم شەودام ناوە بۆ بەیانی چەنگیم جێبەجێ کرد چەنگیم جێبەجێ نەکرد لەوانەی جێبەجێم کرد چەنگی هەڵە بوو دڵی چەند کەسم عاجز کرد چ کێشەیەکم دروست کرد چه غەڵەتیەکم کرد نەک لە سەری بەردەوام بم داوای لێبوردن بکەم پەشیمان بمەوە هەمومان هەڵا ئەکەین بە ڕێزان بەس خوای گەورە هەڵە ناکە ژینایەمەی مرۆڤ هەمومان هەڵاکەین دەکرێت ئەمە لە جژنا بیکن بە مناسبەیەک بە سەرەتای پێداچوونەوە بە ژیانی خۆمان بە کەم و کورتیەکانمان بە ئیعترافکردن بە غەڵەتەکانمان هەزان ئیعترافکردن بە ڕێزاندان پێیانان گەورەترین فەزیلە ئینسانە بەس ئینسانە گەورەکان ئیعترافەکەن بە غەڵەت یەکتر لە سایکۆلۆجیای جژن لە باشیەکانی ئەوەیە بە ڕێزان ڕۆتینی ڕۆژانە ئەگۆڕێت یعنی جەنابێت لە ڕۆژەکانی ترە بەیانیان هەڵەسای نان دەخوار خۆتە گۆڕێکی بۆ دایرە بۆ مەکتەب بۆ ئەوە ڕۆتینێک بوو هەموو ڕۆژێ دووبارا بۆ بەڵام لە جژن ئەو ڕۆتینە نامێنێت ئەزانی مە پێویستمان بەوەی گۆڕانکاری بکەین ئەها 4 فەسڵەکەی ساڵ بەهار و هاوین و زستان ئەگەر دنیا هەموو جارێک کاڵین بەهار خۆشە ئەگەر هەر دوان زەمان کە بەهار بووە ئەزانی ژیان تامیتیان نامە لەگەڵی ڕاهەتین و قیمەتی نامە ئەگەر هەمووشی زستان بووە هەر بێزارەوەین بەڵام کە سەرمای زستان لێمانەیە ئەمان تەزێنێ ئەو کاتە گەرمای هاوینمان بیرەکەوێتەوە کە گەرمای هاوینەمان تەزێنێ اینجا زستانمان بیرەکەوێتەوە کەواتە خوای گەورە 4 فەسڵی بۆ دانیش کە جسمی ئینسان پێویستی بە گۆڕانکاری هەیە نفسی ئینسان گۆڕان کەواتە لە جژنیشە گۆڕانکاریەکان ناچی بۆ دەوام لەوانەیە حوت هەڵناسی پێنجی بەیانی هەڵەسێتی نوێژی جژنەکەی چیەکەی ناکەی اینجا کۆمەڵێک گۆڕانکاری لە ڕۆتی نابێ لە جژنا جلو بەرگەکان ئەگۆڕین وەکوونە سەردانەکان چی کەواتە کۆمەڵێک گۆڕانکاریە بێ لە جژنا کە ئەمەش بە قازانجی کەسەکان تەواو بێ ئێمە بەڕێزان لەناو مێشکمانە مێشک کۆمەڵی هۆرمۆن دروستەکە یەکێ لەو هۆرمۆنانە ناوی هۆرمۆنی سیرۆتۆنینە ئەم هۆرمۆنە بەڕێزان پێڵێن هۆرمۆنی بەختەوەری یعنی بەخت چۆن ئەڵێ دڵخۆشەبی کامەرانەبی ئەزانن جژن کە تۆ سەردانی شوێنەکانەکەی کە جلێکی جوانێ لەبەر کردووە کە خواردنەکەی خۆوەکو ڕۆژان بەیانیان خۆتان نەزانی سا زۆربەی خێزانەکان قەیسی و نازام چی و قوبڵی و چی و گۆشت و بخۆ ڕۆژەکانی تر نان و ماستێکمانە خوارد کەواتە ئەم گۆڕانکارە نوای لێ کردووی ئینسان هەر کە گۆڕانکاریە بێ لە لانی دەرونی و مرتاحەبی ئەم مرتاحیە ئەم خۆشیە ئەبێتە هۆی ئەوە هۆرمۆنی بەختەوەری زیابێ